سڵاتان لەوێ بەڕێزان لەم فێرکاریە باز لە چۆنیەتی گۆڕینی لایت مۆدی ئینستاگرام دەکەین لۆ دارک مۆد هەروەک ئەوەی دەیبین کە باگراوندەکە بیتە شێوەی ڕەش کە کەمتر چاوت ئەزیدات ڕۆناژی کەمترە بۆ ئەگەر حەستان لەو فێرکاریە هەتا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵم بن پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەم وەک هەمیشە داوا لەو بەڕێزانە دەکەم کە ئێستا ڤیدیۆکە دەبین و هەتاکو ئێستا سەبسکرایب کەناڵەکەی منیان نەکردو هەر ئێستا سەبسکرایبی بکەن و زەنگۆڵەکەش چالاک بکەن بۆی بەردەوام بینەری فێرکاریەکانمان بن. سەرەتا دەڕۆینە ناو ئینستاگرام لە ناو ئەکاونتی خۆمان دەست دەنێنە سە ئەو سێ خاڵی کە لە لای دەستەڕاستی سەرەوە کە بە ئینگلیزیە ئێستا بە هەمان شێوە باز لەوان دەکەین کە بە عەرەبی بەکاردێن ئینستاگرام سەرەتا ئینگلیزەکەی دەکەین دەست دەنێن سێ خاڵەکە کە لای دەستەڕاستە یەکەم دانەیە کە نووسراوە ستینگز دەیکەینەوە لێرە دەڕۆینە خوارەوە کۆتا دانەیەم کە نووسراوە ثیم دەستی لەسەر دادەنێن دووەم دانەیە کە نووسراوە دارکە هەڵ دەبژێرین دەبین شێوازی ئینستاگرامەکەمان هەمووی دەگۆڕێ و دەبێتە شێوەیەکی ڕەش بۆی چاوت ئەزێت نەدا و ڕووناچیی زۆر لە دەم و چاوت نەداتن ئێستا بۆی پێتان بڵێن بە عەرەبیەکەش چۆن بەکاردێت هەر ئێستا زمانی ئینستاگرامەکەم دەگۆڕم بۆ عەرەبی یعنی لەو فێرکاریە جگە لەوەی دەتوانن دارک مۆد و لایت مۆدی بەکاربێنن دەتوانن زمانش بگۆڕن لە عەرەبی و لە ئینگلیزیان لە ئینگلیزی و لە عەرەبی دەست دەنێنە سا و سێ خاڵی سەر لە زمان گۆڕین دوایی دەست دەنێنە ستینگ دەینە سەر ئەکاونت ئەویان ئەکاونت دەیکەینەوە دەینە خوارەوە کە لە خوارەوە لە پێنجەم دانیان نووسراوە لانگویج اللوغە نووسرا لە عەرەبیەکەی دەڕۆین ئەو زمانە هەڵدەبژێن کە خۆمان دەمانوێت تەمان ئەمە لێر دەمانوێت بیکەینە عەرەبی بە دوای عەرەبی دەگەڕێین هەتا عەرەبی بدۆزینەوە ئەویان عەرەبی هەڵی دەبژێرین ئێستا زمانی ئینستاگرامەکەمان بیتە عەرەبی دەڕۆین سەر پرۆفایلی خۆمان لێرە بەعکسەوە لە دارک مۆد دەیکەینە لایت مۆد هەمان هەنگاوە لە لای دەستچەپی سەرەوە سێ خاڵ هەیە دەستی لەسەر دادەنین یەکەم دانەیە کە نووسراوە ئیعدادات هەڵی دەبژێرین دەینە خوارەوە لە کۆتاییەکەی نووسراوە ئەسیمە دەیکەینەوە ئێستا فاتح و مظلم هەیە ئێستا مەکردمانەوە دارک مۆد کە مظلمە لێرە دەیکەمەوە فاتح هەمان هەنگاوە دەیکەین ئێستا دەبینن ئینستاگرامەکەمان بۆوە فاتح یان لایت مۆد ئەوەی کە ڕۆناچی دیارەوە زۆر خۆش نییە لەبەرەوەی ڕۆناچی زۆر لە دەموچاوت دەداتن بە هیوای سوود لەبیرتان نەچێت کە ڤیدیۆکەتان بەدڵ بوو لاکی ڤیدیۆکە بکەن و لە کۆمنتیش سەرنجی خۆتان بنووسن زۆر سپاس کە بینەر بوون خواتان لەگەڵ